لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 585 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی رب العالمين وهیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بل بدا لهم ما كانوا يخفون من قبل ولو ردوا لعادوا لما نهوا عنه وإنهم لكاذبون. بەڵێ خۆشەویستان دیارە و ئاتەش زۆر پەیوەستە بە ئاتکە پێشووتری خۆی کە رب العالمين باسی کرد لەوانەی ڕابردووی خزمەتی دابوون ولو ترى إذ وقفوا على النار فقالوا يا ليتنا نرد ولا نكذب بآيات ربنا ونكون من المؤمنين. ئەگەر ببینی کاتێکەوە کافرەکان لەسەر ئاگر ڕادەگیرێن ئیتر لەوێن دەرێ کاتێکەوە حاڵیان زۆر خراپە تەمەنا دەکەن بگەڕێنەوە دنیا تاوەکو جارێکی دیکە بە هیچ شێوەیەک ئاتەکانی رب العالمین بەدرۆ نەزانن و بێنە ڕیزی ئیمانداران. بەڵام ئایا ئەو تەمەنایەیان ئەو هیوا و ئاواتیان کە لەوێ دەخوازن ئەگەر جێبەجێبی ئایا فعلەن وا دەکەن ئەو وعدەی کە دایتیان بێنە ڕیزی ئیمانداران؟ خوای گەورە دەفەرمی نەخێوانیە. بل بدا لهم ما كانوا يخفون من قبل. بەڵکو ئەوان لێ لەو حاڵتەی ئەو قسەیە دەکەن ئەوەی کە پێشترێ دەیان شاردەوە ئێستا لێیان بەدیار کەوتیە و ئەگەر بشگەڕێنەوە لەو ڕوودوو ئەگەر بگەڕێنەوە لەعادوا لما نهوا عنه دەگەڕێنەوە سەر ئەو شتێکەوە لێیان قەدەغە کرابوو. چیان لێ قەدەغە کرابوو؟ ئەو کوفر و شیرکەی کە لێیان قەدەغە کرابوو عینی دەگەڕێنەوە سەر ئەوەی وئینەهم لەکاذبون. بێگومان ئەوانە کەسانێکی درۆزنن. بەڵێ ئیتر وەکو زانان دەفەرمون ليس الأمر كما يوهمه كلامهم في التمني من أنهم يريدون العودة للهداية. کەواتە نەخێوانیە وەکو ئەوان کاتێکەوە بە حساب وا بەدیار دەخن تەمەنا دەکەن ئەگەر بگەڕێنەوە تاوەکو هیدایەت وەربگرن وانییە. بەڵکو بل الحق أنهم تمنوا العودة إلى الدنيا. بەڵکو لەوێن دەری کات تەمەنا دەکەن بگەڕێنەوە دنیا لە دوای ئەوەی کەوا لەسەر ئاگر ڕاگیراینەوە بە چاوی خوان ئاگرەکە دەبینن و لە دوای ئەوەی کەوا ظهر لهم ما كانوا يخفونه في الدنيا. پاش ئەوەی کەوا ئێستا لۆیان بەدیار کەوت لۆ هەموو خەڵکیش بەدیار کەوت ئەوەی کە ئەوان دایان شاردەوە لەو ئەعمال و کردەوە خراپانەی کەوا ئەوان دایان کرد ئێستا بەدیار کەوتیە یومە تبلە السەرائر. نەک کار و کردەوەکان ناودڵیش هەمووی بەدیار دەکەوی لە ڕۆژخەن خوا پەناماندا. ئیتر لە دوای ئەو شتێک کە ئەوان دایان شاردەوە لەو ئەعمال و کار و کردەوە خراپانە و لەو عەقیدە پوچەڵەی کە هەیان بن ناودڵ دەروونە لەبەرەوەی ئێستا بەدیار کەوتێ لۆ هەموو خەڵکی وبعد أن بدا لهم ما كانوا يكذبون به. وهروها أو حقيان لو بديار كوتيك وأوان بدرويان دزاني كروج قيامته وحسابه بهشته وجهنم استالو يندري بتساوي خويان دبينا. ولو أنهم ردوا إلى الدنيا بمتعها وشهواتها وأهوائها بقرنوا دنيا عيني أو شهوات وأهواء وهموشتانيان كوا لا بيشتريها أنبو بيان ببخشرته لعادوا لما نهوا عنه من التكذيب بالآيات. دیسان دەگەڕێنەوە سەر ئەوەی کەوا پێشترێ لەسەری بوون بۆی ئاتەکان بە درۆ دەزان ئیستەهزا و گاڵتە بە ئیمانداران دەکەن وإنهم لكاذبون في كل ما يدعون. بەڕاستی درۆزنن بێگومان درۆزنن لە هەموو ئەوەی دەعانەی کە دەیکەن. کەواتە ئەو تەمەنای کە ئەوان دەیکەن کە بگەڕێنەوە دنیایە تەمەن ناگەڕێنەوە دنیاش بە هیچ شێوەیە گەڕانەوە نییە. ئەگەر ئەو شەهیدەی کەوا هەندە بە قەدر و قیمەتە لای رب العالمین کە لە پێناوی بەرزکردنەوەی ئالای تەوحید
شەهید بووە و خوای گەورە بە شەهیدی قبول کردیە وەکو پێسەسم دەفەرمیتن ئەویان کە تەمەنا دەکا لەو هەموو ڕێز لێنانی کە خوای گەورە لێی دەنێ تەمەنا دەکات جارش کەش بگەڕێتەوە دنیای تاوەکو جارش کەش لە پێناوی ئەڵڵا شەهید بی ئەویشیان خوای گەورە تەمەنایەکە قبول ناکەواتە ئەوەی کە دەرچوو لە دنیایە خوای گەورە ناگێڕتەوە جارشکە ئەگەر کەسێکی عەزیزیش بی وەکو شەهید چ جای کەسێکی کافر کاتی گەڕانەوە نییە ولو تمناي كأوانج لوين دري كان دلي أو تمناي ليس من عزم صحيح لعزيمته شي صحيح وراس درسته هل نقول راس ناكن لاعتقاد شي باب راس درست هل نقول بل هو بسبب آخر بسبب شي ديكي أو تمنايا وهو أنه ظهر لهم ما كانوا يكتمون في أنفسهم من الكفر والشرك كوات أوشتيان لبو بديار كتياخذ لبو همو خلش بديار كوت أو كفر الشركي كلا دليان بو شارد بيانوا وكاتيش كوالا بيشو ترخواي قورة فرمي أوان سويندي دخون والله ربنا ما كنا مشركين فهم استهموا بديار كوت يوم تبلى السرائر يتر كيقيني شان دي أوان تازة مصيريان زور خرافة لو يتمنى أو اشتدكن يعني وتوكن ديك لزانان دفرمون أو بشهادة جوارحهم عليهم فاشوي كوا وبدا لهم ما كانوا يخفون من قبل أو كارو كردو خراباني كوان كردو بيان عند مكاني لا شان شاهديان لسرددن لو اوانش تمنى هذا كان بقرين وزارشكا أو ما كانوا يكتمون في أنفسهم في الدنيا من صدق ما جاء به الرسول بوشي وش ليك درايتو لبرو إلى دنيا دا أوان دانزاني بيغمبر صلى الله عليه وسلم رازقوه لبيغمبرات يكي أو جا بلام لقراي دليان دانزاني أو حقا بلام لقل أهواء ئارەزوەکانی ئەوان نەدەگونجا لێ عەداوەتیان دەکرد هەروەکو خوای گەورە سوبحانه وتعالى لەسەر زمانی موسى عليه الصلاة والسلام بە فیرعون دەڵێ قال لقد علمت ما أنزل هؤلاء إلا رب السماوات والأرض بصائر ئەتو چاک دەزانی ئەوەی کە ئەمن هینایتم ئەو بەڵگانی کەوا لەو کەون وجود و ئاسمان و ئەزەویەیدا هەیە هەمووی دەزانی حەقە كوا تنها الله لقد علمت ما أنزل هؤلاء إلا رب السماوات والأرض أو پیغمبراتي موسى عليه الصلاة والسلام أو توراتي كوا بيتي أو پیغمبراتي كبيهاتي تاك دزاين للآن پروردگاري آسمان كانوا زوي هاتية وخواي قول هر عيني بهماشي واللباسي فرعون وقوم كده فرمي وجحدوا بها باولي إنكاري أو حقا أنكر واستيقنتها أنفسهم ظلما وعلوا لكاتك دا بيقين دا ينزاني أو حق بلا ما دي لو جحود ياندكر وإنكار ياندكر ظلما وعلوا بظلم والتعداء بري الظلم أو يشتاق لزيقاي خوي داينني كاتك ولد بدارك وحق بيشت إيماني بيبيني وأنت سن كفر يان بيذكر وعتوا بتجبر بتكبر بخو بقور زانين إنكار ياندكر كواتا بوشوش لك درايتوا بل بدا لهم ما كانوا يخفون من قبل لدلو درون ولا دنياش ديان زاني أو حقا بلام ئاشکران نەدەکرد لەگەڵ ئەهوایان نەدەگونجان لەوێن دەرێ ئەوەی کەوا لە دڵیان شارد بیانەوە لەوێ بە دیار دەکەوی یاخود هەندێک لە زانان دەفەرمون خوای گەورە لێرەدا باز لە منافقەکان دەکا وأنه يظهر نفاقهم الذي كانوا يسرون أو نفاقي كلنا دلو دورنيان بو بظاهر خوان مسلمان نشان دا لەوێن دەرێ بە دیار دەکەوی کەوا ئەوان لە ئیمانداران زیادە کرێنەوە ئیتر پاش ئەوەی حەقتان و بە دیار دەکەوی دیسان تەمەنا دەکەن بگەڕێنەوە لەوەی کەوا جارێک کە بەڕاست و دروستی ئیمان بینن بەڵام وەکو خوای گەورە دەفەرمی وانییە بەڵکو ئەوانە درۆزنن و ئەگەر بشگەڕێنەوە دنیا هەر دەگەڕێنەوە لە ڕد و ئەگەر وەلەو ڕد و لە عاد و لیمانه عن دەگەڕێنەوە سەر ئەو کوفر و شیرکە و ئەو هەموو عیسیان و سەرپێچێکەوە دەیان کرد و ئەوان درۆزنن و هەروەها ئەگەر بشگەڕێنەوە چ دەڵێن وقالوا إن هي إلا حياتنا الدنيا وما نحن بمبعوثين ئەگەر بشگەڕێنەوە عینی هەمان هەڵوێستی پێشانیان دەبی تصوريان برامبر بدنيا سيا دانقول إن هي إلا حياتنا الدنيا جيان بس جياني دنيايا وما نحن بمبعوثين زنديش ناكرينوا هيد جيان قيامتي جنيا كواتا تماشاي درويان بكا كلوندر تمناش دكان بقرينوا وانا ابن دبن ايمان دار خواي يورد في المجا بقرينوا دروي دكان ديستان دقرن سارو كفريو تصوري شان برامبر بدنيا اوي كوادلين إن هي إلا حياتنا الدنيا جيان تنها جياني دنيايا بهيج شيء زندي بونوني هذا براستي وتصوري كافر أنا برابر بالدنيا
ئەوە تەسەووری کافران بەرامبەر بە ژیانی ئینسان لە دنیادا کەوا ژیان تەنها ژیانی دنیا هیچ زیندی بوونەوەش نییە کەواتە بەڕێزان ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئەوە لەنەوە حەقەتی کافرانە کە خوای گەورە دەفەرمی کە لەوێن درێژ تەمەنای گەڕانەوە دەکەن درۆی دەکەن بشگەڕێنەوە دیسان دەگەڕێنەوە سەر کوفر خوای گەورە وەکو لە سوورەت فاتر دەفەرمێ ئەوەلەم نوعەممیرکم ما یەتەذەکەڕ فیه من تەذەکەر هەموو ئینسانێک کەوا دەگاتە قیامەت ئەوەی کەوا مکەلەفە خوای گەورە ئەوەندە عومرەی پێبەخشیە کەوا ئەگەر بێوێ بگەڕێتەوە لای ڕەب العالەمین فرسەت پێبەخشرایە بەڵام ئەو نەیویستیە لێ لە دوای مردن بە هیچ شێوەیە گەڕانەوە نیە ئەگەر تەمەناش بکاتن ئەگەر حەسرەتیش بچێژی بەڵکو خوای گەورە ئەگەر بشگەڕێنەوە کەواتەوە لێرەدا باس لە چ دەکە خوای گەورە علمی بە هەموو شتێک هەیە علمی بە ڕابردوو هەیە علمی بە ئێستا هەیە علم بە داهاتوو هەیە ئەو شتێکەوە ڕوژ نادا ئەگەر ڕوو بدا کوڕ و دەدا علمی بەویشەیە لێ دەفەرمی ئەگەر بشگەڕێنەوە ئەوە هەڵوێستیانە حتا وەکو دەفەرمی ئەگەر بگەڕێنەوە هەڵوێستیشان بەرامبەر بە دنیا هەر نەگۆڕە دەڵێن ژیانی دنیا هیچ زیندی بوونەوە و قیامەتیش نییە جا لێرەدا خاڵێکی گرنگ هەیە ئەوە هەڵوێستی کافرانە بەرامبەر بە ژیانی دنیا تەسەووریان بەرامبەر بە ژیان دەڵێن ژیانی دنیا بە فرسەتی تێدەگا بەڵام ئایا ئیماندار دەبی وابی نەخێر ئیماندار ژیانی دنیا بە مەمەڕ تێدەگا بە مەقەڕی تێناگا بە مەزرعەتی تێدەگا دەیچینی لەوێن دەرێ بیدووریتەوە وبعث و نشور و حساب و کتاب هەیە لێپرسینەوە هەیە ژیانی حەقیقیش هەر ئەو ژیانەیەکەوە لە دوای مردن و لە قیامەتەوە دەست پێ دەکات لە دوای حەشر و حیساب ئەو ژیانی دنیا ژیانێکی کاتی و فانیە حیاتونە دنیا کە خوای گەورە ناوی لە دنیاش نایە دنیا وەکو زانایان دەفەرمویان لێدونوبیها لەبەرەوەی نزیکە زوو خلاص دەبی یان لە دنووی هاتی بە معنای دنووی مەرتەبە واتە مەرتەبەی کەمە والآخرة خير وأبقى آخرت ساکترە و هەروە زیاتریش دەمینێتەوە جا خوای گەورە لە دوایش دەفەرمێ ولو ترى إذ وقفوا على ربهم قال أليس هذا بالحق قالوا بلى وربنا قال فذوقوا العذاب بما كنتم تكفرون ولو ترى إذ وقفوا على رب أجر ببيني لجر دستي رب العالمين لصاحي محشر راجيلين وكو دفرم أي عرضوا علي كاتك وعرض ذكرين لبردستي خوا لمحكمة رب العالمين راد جيرين وكو ابن كثير دفرمي ولو ترى إذ وقفوا على ربهم أي وقفوا بين يديه لبردستي رب العالمين راجلين قال أليس هذا بالحق أي هذا المعاد وحقني أويك استا أنقو تيدان لروج قيامات كزندي بوينه وحسابتان لقل ذكره وحقنيه كوالا دنيا تانقود إلا جيان دنيا وقيامة دنيا أدي استوى حقنيه وابتساي خوتان نابين زيادة لبو سركونا كردنيا أنا لبو يكوا زيادة الحسرت بتشيشن چەند بە غەڵەت داچووبوون چەندە ڕێگایەکی چەوتتان گرتبووە بەر کاتێکەوە نەفی ئاخرەت و حسابتان دەکرد لە کاتێکدا کەەوە ئەصدق القائلین کە رب العالمینە لەسەر زمانی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام کەەوە هەمووی صادق الئەمین بووینە خەبەری پێدابوون بە هەمووان خەبەری دابوو کە ڕۆژێ شواتان لە پێش بەڵام گوکەنەفیتان دەکرد ئەلەیسە هذا بالحق ئەدێوە ڕاست نییە قالوا بەلا وەڕەبینا لەوێن زۆر بە زەلیلی اعتراف دەکەن قالوا بەڵێ ڕاستە وەڕەبینا قەسەم بە پەروەردگارمان لە دنیادا سوێندیان بە گەورەکانی خۆیان و بە تەواغیت و ملهوڕ و شەریکەکانی خۆیان دەخوارد بەڵام لەوێن دەرێ قالوا بەلا وەڕەبینا قەسەم بە پەروەردگارمان کە ئەڵڵا سوبحانە وتەعالا ئەوە حەقە بەڵام ئاعترافکردنەکەیان سوودی هەیە نەخێر ئەو ئاعترافکردنە لەوێ دەر بە هیچ شێوەی سوودی نییە لەبەرەوەی هیچ مەجالی ئینکاری تێدا نیە قال فذوقوا العذاب بما كنتم تكفرون جا رب العالمين بيان دفرمي لدوائي كوا إقراريان بيدكا كوا وان تسن بغلط داتسوينا إقراريان بيدكا وكوا أوروج حقا فذوقوا العذاب دي عذاب بتشيجن بما كنتم تكفرون بسببي باك سببية بسببي أو كفري كوادتان كل روج قيامته لدنيا دا بسببي أو كفرو شريك بريار دانو أو همو كارو كردوا خراپە و کەوا ئەو هەموو دژمنداریەی ئیسلام و مسلمانانتان دەکرد دەی بیچێژن عەزابی قیامەت و یاخود عەزابی جەهەنەم خوا پەنامان بدە جا خوای گەورە لە دوای ئەوی باز دەکاتن باز لەوەی دەکە ئەو کەسانەی کە ئەوانەی کەوا لیقای خوای گەورە ئەوانەی کەوا ڕۆژی قیامەت بە درۆ دەزانن چەند خەسارەتمەندن لە دنیایشدا
پێشی قیامەت و وەزعشیان لە قیامەت چ دەبی خوا پەنامان بدە کە لەوانەی داهاتوو دەینەوە خزمەت ئەو ئاەتە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.